ئازان خۆشەی سەمەلا چاوریەکەمی بەرنامەکەماندا بابەتێکی پەروەردەی گرنگ باز دەکەینەوەیش کاریگەری زۆر ناسپێدان لە ڕادە بەدەر خۆشەویستی بۆ منداڵەمانە کاریگەری دروستەکە لەسەر ڕفتاری منداڵەکە لەسەر کۆمەڵێک هەڵسوکەوتی منداڵەکەەوە دوجاریش ئەم منداڵەکە گەورە دەبێت حتمەن کاریگەری ئەم ناسپێدانە کە لە مناڵی پێدراوە لەسەری دەمێنێتەوە ڕاست گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ مامۆستا میرانەجات ڕاهێنەری پەروەردەی مامۆستا گیان زۆر بەخێر بەخێر بنیاخوا دانیشتان باش بۆ هەموو بەڕێزانە کێسە بینەخوا بەخێر مامۆستا گیان ناسپێدان چییە و چۆن جێ بکەینەوە لە خۆشەویستی بۆ منداڵ بەڵێ ناسپێدان ئێستا وای لێ هاتووە لە خۆشەویستەکە زیاتر زەقتر ئەبینرێت لە هەموو ماڵێکە بە تایبەتەوە کونەریتێکی لاتوە لە هەموو ماڵێکی کووردا ئێستا ئەبینرێت بەڵام ئفراتکردن لە ناسپێدان بۆ تەمەنە جیاجەکانی مناڵ ئەبێ بگۆڕدرێتەوە تا ڕێژەی زۆری ناسپێدان لە تەمەنێکی زۆر مناڵیەوە ئەبێ بگۆڕێت بۆ تەمەنێک کە هەستەکەی لە تەوری مناڵی وردەوردا و کەسە دەرەچێت خۆ تۆ ناتوانانی هەرچەنە کوڕەکەی خۆش بێ لە زانکۆ بێت جیاوازی نەکەی لەگەڵ کچەکە تا کە لەگەڵ قۆناغی سێ سەرەتایە بخوێنێت نازەکە حتاکو لەهجەی نازەکە ئەگۆڕێت حتاکو شێوازی ناسپێدانەکە ئەگۆڕێت زۆر جیا لە خۆشەویستی زۆر جار بە عەقڵەکرێت ڕاستە ئەڵێم بەدڵەوەیە بەڵام زۆر جار بە عەقڵەکرێت خۆشەویستی بەڵام ناسپێدان غەریزەیە هەموو دایک و باوکێکێکە بەس دایک زیاترێکە یان زیاترەی نوێنە لە باوکەکە چونکە باوک خۆتەزانی نێرینەیە پیاوە متعاسبەت چی لە ناوەی ناو بنێ ئەو حەزەکە بە عەکسی دایکی پێدانی یان جورعاتی ناسپێدانەکە کەمتر بێت لە هی دایکەکە هی دایکەکە زیاترە بۆیە سەرەکەیت شێواندنی خۆشەویستی نێوان باوک و دایک کوڕەکەیان کچەکە دیقەتێکە لەوەی کە دایکەکە ببێتە محامیەکی باش لە هەموو هەڵەیەکە ئەمە سلبیاتی ناسپێدانە زۆرەکەیە ئەگەر کوڕەکەیان کچەکە هەڵەشی کرد قەینە دەی قەینەکە لە بەرخاتری من وازی لێبانە ئەمە قسەی دایکەکەیە ئەمە چیەک هات ئەم کوڕانەم کچە ڕاهێنێ لەسەرەوەی کە شتێ بچەسپێ لە مێشکە من هەمیشە محامیەکی بەلاشم هەیە لە ماڵەوە هیچ خەمم نییە ئەگەر هاتووە چ شتێکم کرد یەکێک هەیە ڕەدعی ئتیجاها سلبەکەی من بکات یاخود ئتیجاها نەگەتیڤەکەی من بکات ناسپێدان لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی ترە بێ بگۆڕێت هەموو ڕۆژێک نابێ بدرێت و لە کاتی پێویستانە بێ ڕاستە من لە هەندێک کتێبی دەروون ناسیە بینی ماکاڵێ ئەبێ باوکو دایک بەلایانی کەمەوە مناڵەکانی خۆیان دووسێ جار ماچکەن دووسێ جار لە باوەشی بگرن دووسێ جار بیدوێنن چیت کرد لە قوتابخانە چیت کرد لەگەڵ گروپەکانی هاوڕێت چ جلێک لە بەرەکەیە چیتە دەرەوە ئەمانە وەکو ناز بدرێ بەڵام وەکو محاسەبە نە بەلهجەی گەرمە بەلهجەی پڕ لە خۆشەویستی بەس ناسپێدانی ئێمە ئێستا زۆر ئەفراتی هەیە مناڵی ئێستا هەموو شتێکی هەیە ناسپێدان وای کردووە لە قوتابخانە دواکەوێت قەینادەی کێشەنیە دەرنەچێ قەینادەی کێشەنە ساڵێکی تر دەرەجەیکەم بێنە قەینادەی کێشەنیە ئەم ناسپێداناوی کردووە مناڵێکی شکست پێ دراو لە ناو ماڵەکانە بەرهەم بهێنرێت لە ناو قوتابخانەکانە بەرهەم بهێنرێت حتاکو بوندیری شێسا مامۆساکە شەڵێ ئەوە نازداری پلەیەکەمی دایک و باوکێتەوە نە محاسەبەی مەکەن چکە زانن دایک و باوکی یە بەسەریانە یە بەسەر قوتابخانەکەی هەڵە کوتێتە سەرانە سەوا داتوە مدیر و مامۆستا خۆیان لە قاڵب داوە ناتوانن بەرامبەر بچووکترین تەلەبان ئەگەر هات و مخالەفەشی کرد قسە بکەن بۆ یەکسەر دایک و باوکی ئامادا بێت لە قوتابخانە و کاتی مامۆستا ئەگرێ و کاتی مدیر ئەگرێ و پاساوە هێنێتەوە بیانۆ هێنێتەوە ئەمانە هەڵەن تۆ لە ماڵی خۆت هەڵەکاکی دایک و باوکی بەڕست لە ناسپێدانی زۆر ئەتەوێ مدیر و قوتابخانەش بێنیتە ناو ئەو زەلکاوە وەکو تۆ بپرژێتە سەرەوەی نازباتە 400-500 قوتابی ناتوانێت مامۆستا ئەپرژێتە سەرەوەی زوو بابەتەکەی تەواو بکە و زوو نسبەی نەجاحێکی باش بێنێت و دەرچێ مناڵەکەت قوتابخانە بۆ نەکراوە ناز بدرێ بە مناڵ عید میلاد و دقەی جارە سەپرایزتەکان و بۆ ناو پۆلەکان و چکلێت هەڵان بۆەوە نەکراوە ئێستا وای لێ کراوە ئەویش وای لێ هاتووە دایک و باوک بە کێکەوەیان تکایە با قەیچەکە با دووسێ دقەیەک لەگەڵ مناڵەکانیان با دەرسەکە ڕاگرین ئەمە هەڵەیە من نییە ئەمە لە هیچ قانونی وڵاتەکان نیە لە هەندێک وڵات بینیومە دایک و باوک بۆی نییە بچێتە ئەو دیوی سنووری قوتابخانە گەر هات و مدیرەکە خۆی بانگی نەکات کاریگەریشی لەسەر مناڵەکانی دیکە ئافرێن اینجا ئەوەی کە نازی پێنەدراوە ئەوەی دایک و باوکی لە ژیان نەماوە تۆ دەرونی ئەو کەسان ناکوژیت بۆیە ناسپێدانی زیاد لە حەد بەدەر لە ماڵەوە و لە دەرەوی و ماڵەوەش بڕوا بکە بۆ مناڵ باش نیە چکە ئەو مناڵە پتە دەرناچێت
بەخۆت دەرناچێت بەهێز نابێت بۆ بەرەنگاربوونەوەی هەرچوو تەنگ و چەڵەمەیە کە لە ئایندەدا بەڕوو یان بەرەو ڕووی دێت کوڕی گەنجی دنیامان هەیە نەتاقەتی ئیشیان هەیە لە سعات دوو سەی بانێەوە خەون تاکو دوو سێنی و ڕۆ ئینجا هەڵەسن نەخەون نە کاریان هەیە نە دایک و باوکیان ئەلەم بمێنە بخەوە تۆ ئیشمەکە ڕۆژانە 15,000 بێ 20,000 بێمان دەینێ ئەمە واکە فێری ئیش نابێت خۆ دایک و باوکات تاکو سەر بۆ ئەو کوڕە نامێنێت بۆیە سێرەکەی کوڕەکانی ئێستا ئەو پتەوە نین گرینۆکن ئەگەر تەمەنیان گەیشت بێتە 30 ساڵ 35 ساڵ شۆکێکی بەسیط لەیان بایترا ڕوخیانە نیهارەکرن بۆ چونکە ئەوەنە نازی پێدراوە لە بری قاتێ دووقات و بۆین باغ و بازم و سەعات و بۆنی کەشخە و ئەمانە نامێنێ ماوەیەکی تر چونکە باوکەکە نامێنێ دایکەکە نامێنێ لە پڕاکە هۆپ لە بەردەم دەرگایەکە خۆی بینە ئەبێ ئیشکەی لە سەعات حوتەوە تا حوتی ئێوارە ئەبێ پارێک پاکەی بەشی ئەنتەرنێت و کارەباکە بکات لە شوقەیەکە ژینی وەی پارەکەتەبە ئەمانە شۆک لە ئێوایەکە پیرە بێ و کوڕایانە و کچە تااقەتی نامێنێ بۆیە ناسپێدانی زۆر لە تەمەنێک لە تەمەنەکانە بێ ڕایگیرێت باش مامۆستا خۆشەویستیمان هەیە نازمان هەیە گرنگی پێدانمان هەیە هەر یەک لەمانە بە ئەندازەی خۆی لە تەمەنی خۆیان وەک جەنابەت فەرمووت گرنگە بۆ منداڵ هەموو دایک و باوکێک مناڵی خۆی خۆش بەڵام چۆن ئەمانە لێک جیا بکەینەوە ئەو ڕایاڵانەی بۆنونە کە تێکەڵاو نەبن لە بینی خۆشەویستی گرنگی پێدان لە بینی نازا چۆن ئەمانە دایک و باوکی بە سەلیقە عاقڵ ورد بتوانێ هەر یەکێک لەمانە بە ئەندازەی خۆی وەکو جورعی دەرمان بدا بە مناڵەکەی نەکەم و زیاد زۆر ڕاستە گرنگی پێدان ئەتوانم بڵم لە 100 عقڵ بەکاری هێنە زۆر جیا لەگەڵ خۆشەویستی ناس پێدان ئەمە زیاتر بەکاربێنرێ لە ناو ماڵی کوردیدا زۆر ئەو مناڵە و بە شەخصێت و بەقوت و بە هیبەت دەرەچێت ئەگەر هات و خۆشەویستی و نازت زۆر پێدا بڕوا بکە ئەو پیاوە دەرناچێت لە داهات و کە خۆت چاوڕێت ئەو ئافرەتە دەرناچێت کە ناتوانێت چەشتێ لێ دنێ کە ناتوانێت خۆشێک ببینێ لە ژیانەکە ئەگەر مناڵەکەی خۆی بگری خۆشی ئەگری لەگەڵایەکە لە بڕاتان بەیانی تاقم کردوەوە لە تەمەنێکی زۆر مناڵە ئەیەن بەش و بەس بۆی کە بەحساب و بە کتاب نەکەوێتە هەڵەوە ئەنو عشکات بیرۆکەی سیرمان هەیە بۆی کە مناڵ بە ئارزولی خۆمان گەورەکەین بەس بناحاو مناڵە جیلی داهاتوو ئەتوانم بڵێم تحمل یەک مشکلەی نابێ بۆیە زوو پیرە من تااقەتیان نامێنێ و لە ئێستاوە خۆیان نەزانن چ داهاتوێکی ڕەش چاوڕیانەکە لە فەرمانگەکانە لە دایرەکان ئەگەر ببنە مەسوول شعبە و مدیر عامۆمانە چونکە جیلێکە ئەوە نەخۆشەویستیان پێدراوە ئەوە نەنازیان پێدراوە خۆیان ناتوانن بیبەخشن بەو جیلەی کێت چونکە خۆیان پێیان درراوە بە ڕێژێکی زۆر ئێستا پێتەڵم بۆچی داک و باوکی ئێستای کورد ئەوە نەنازایە بە مناڵ چونکە لەمە پێش هەر زۆر دوورمەڕوە پێش ڕاپەڕین نازیاونە نەبەخشراوە بە مناڵ لە جلو بەرگا لە ژوورە لە تەکنەلۆجیا و زانیاری لە ئەنوا عشکال لە دەوات و نازام ئەنوا عشکال ئەو شتانی کە بوارێکی متاح ئەبەخشێ بە مناڵەکە لە خۆشی و شادی نەبوو ئەوسا کۆمپیوتەر و خەتی ئەنتەرنێت ومانە نەبووە من بێجگە لە پارەی زۆر و سارە و کەشکێتی و فانتازیا و عیدمیلادێکیە بێت چەند قاعی گەورەی بۆ ئەگرن و نازام تەخەڕوج حساب نەوعێکی تری وەرگرتووە تەخەڕوج لە کوڕ کچەکانمان ناوزانکۆ و پەیمانگاکان ئەبێتە حەفلە و دەگە و ڕەقسێک نەبێتەوەڵی نازانم ئەم دەرگای بەهشتی بۆ کراتەوە من هەستەکەم ئەمانش ناز پێدراوی دایک و باوکەکە ئەبەخشرە بە کوڕ کچەکانە کە تەخەڕوجەکەم بڕاوکە شتێکی زۆر هەڵەیە پارەی دنیا سەرفەکەم بۆ جلبەرگ پارەی دنیا سەرفەکەم بۆ شیرینی و نەستە لە بەڕسمی خۆیەوە بگوڵ و چەپکە گوڵ و کێک و بابامە تەخەڕوجی کردووە تاعین ناکرێ تەقاعد دەکرێ لە ئێستاوە تۆ خەمی ئەو پارەی بۆ سەرف مەکە بۆ تەخەڕوجێکی دووسێ دقەی چەژ دوای تەخەڕدەسی ناکرێتەوە بەڵێ بڕوا بکە هەبووە دایک و باوک لەوانە قەرزیشی بە قەرز هەستا هەفتەی تەخەڕوجی بۆکەن بەس بۆی وا بە حساب و بە کتاب هەست بە کەمینەکە ئەی دوایەوە بڕاتان بێ کوڕە ناسم تەخەڕوجی کردووە ئەو پەڕی خۆشی و شادیان پێبەخشیوە سەپرایستانقان و کێکهێنان و بە قەرزش بۆیان کرد بە بۆیان کردووە دوایەوە اینجا ساگەڕە بە دوای ئیشەکە نیەتی حەفەتە خۆ بۆ پارە زۆری کە سەرفی کردووە لە تەخەڕوجەکە بۆیە ئینسان بە عەقڵی ئیشکات لەجاتی بۆی ئەو هەموو پارە سەرفەکەی بۆ ناز بۆ خۆشەویستی بۆ هەر چ شتێک تۆ سەرفێکە بۆ گرنگی پێدانەکە بۆ نمونە لە تاقیکردنەوەکە چەندت هێنا بە پێی ئەوە تۆ پاداشتی بدەرێ نەکوکو ڕەشوە بە پێی ئەوە تۆ نازی بدەرێ باوکوداک هەیە سوورە زانم قەینا کوڕی خۆم دەرنەچویت ئەچین بۆ
سیتەک ئەلێ هەموو ڕەفیقەکانش داوت کە بڕوا بکە بەبێن باڵغەمە نێرگەلە بێنن لەگەڵ خۆتان بیکەم بە شایەک نەبێتەوە بۆی نەخۆشەکە ئەمە لەوانەیە بە حسابی خۆی ئەوێت جەوەکەی بۆ گۆڕی خەفەت نەخوا بەحساب جاو ئەوە ناگۆڕێ جاوی ئێمە بە سۆندۆ بە کێبڵە گۆڕە جاران وەختی باوکمان بڕوا بکە ئەوە باشتر بۆ تربێتە کە عقوبە لە جێخۆی بوو پاداش لە جێخۆی بۆسە کوڕەکە تاوانەکە کچەکە تاوانەکە وەکو ئەوە بێ خۆشیان سەریان لە سوورما و کچەکە بیرەکاتەوە لە باشە من شتێکی غەڵەتم کرد ئەمان کە ئەوەم بووەکەنەوە شتە باشە بە حساب وەکو تۆتەنی جێی پێبەخشن ترەڵێ ئاساییە غەڵەتەکەی منەوە نەگەورە نییە ئاساییە قەچەک ئەم ساڵ کەوتم ساڵێکی مامۆستا ئەو بۆچی ئەگەڕێتەوە کە باسی قەدیمە کرە و پەروەردەی جاران بۆ شێوازە بوو ئێستا گۆڕانکاری بەسەرا هاتووە پەیوەندی بە چیەوە هەیە هەنی ئەو پێشکەوتن و ئەو دراماوشتانەش کاریگەری هەیە بۆ لەسەر ئەو پەروەردەی کە دایکان و باوکان ئەم گەنجانی ئێستا هاوسەر گیریەکەن دراماکان وەزی لێ بێنە هەمووی بۆتە دیکۆر هەمووی بۆتە قەنەفە و سارێکەش خۆ بەس هەمووی ئاژاوەیە هەمووی شەڕە یعنی بڕوا بکە شەڕی وڵاتانی دەرەوە کردووان یعنی ئێزاعەکانی وڵاتەکان ئەو دراما فاشیلانەی خۆیان کە لە تەلەڤیزیۆنەکانی خۆیان قەدەخە کراوە نیشان نادرێن دێن بە پارێکی خاڵی لە هەندێک قەناتی کوردی ئەیفرۆشنەوە پەخشیەکان دنیا یعنی من تێ ناگەم هەمووی شەڕ هەمووی خیانەت کچ و دایک دانیشتم بۆ خۆیان بەدەم چەرەزاتەوە ئەمە ئەچەسپێ لە مێشیانە بڕوا بکە سێری بەست چیەکەن سێری جلوبەرگەکەنەها خۆ لەوەنە شەمێشکان زۆر لە قسەکان نەبێن نەزان سینەڕۆ حیواری ئەو عائیلە شکست خواردوێت لە درامەکان لەو فیلمانەیە بۆنە کچەکە هەڵاکە دایک و باوکی بۆیە پۆشن ئافرم ئەمە بەڵێ ئەمە بێتە نەری دەچێتە خوێنی دایکەوە ئەی بەخشە بە کچەکەی ئەی بەخشە بە مێردەکەی مێردە بێ هیچ قسە نەکات وای لات توێسا لەگەڵ ڕێزم بە هەموو مێردێک تااقەتی نەماوەنە لەگەڵ ژنی بڵێنەوە نە لەگەڵ کچی بڵێ تااقەتی نەما خۆی خەریکی بژێوی ژیانی یان خەریکی ئیشی یەکەم و دووەمە بەس بۆیە پارەیەک پیاکات و ماڵەوە بەخێوکە هێکا بینێش ماڵەوە هەمی پەرتەوازە هەمووی خەریکی ئەو پەڕی فانتازیای ژیان و ئەو پەڕی چاودێکردن ئەو یعنی بڕوا بکە من خەفەتە خۆم بەس بۆەوەی کە ژن ڕۆڵێکی بوو لە سەقتکردنی کۆمەلگا با بە سەراحەت قسە بکەین سنتەری ژنانە خوشکانە ئافرەتانە هی پارتیوێکێتی و ئیسلامیەکان بە هەمویانەوە ناتوانانی بڵێن ژنی کوردی پیاو ڕاکێشەتەنەوە بیر ئەگەر فریای نەکەوین هەر حیزبە بۆ جۆرێک استغلالەکە ئەی هاوار مناڵمان فەوتە باوانەکەینە مناڵەکانمان ئەم هەموو زانکۆ ئەهلیە ئەم هەموو مەعهەدە ئەهلیە ئەم هەموو قوتابخانە ئەهلیە وای کرد چی دروست کرد چینێک لە مناڵانی فەقیر ڕوونەکە ناوێ بچنە حکوومیەکان چینێک لە مناڵانی دەوڵەمەندەکان و خواپێداوەکاندا مدیر عام واندان پەرلەمان مەسئول شعبە و حیزبی و نازام چی و خاوەن زەڕەنگەر و خاوەندوانە مناڵەکانی بنێرێتەوە شوێنەکەشخەنە بەس خەڵکە فەقیرەکە لە شوێنە حکوومەکان بن ئەمە دوو چینی جای لە مناڵان دروست کرد کە یەکێکیان هەز بە کەمی بکات ئەوە کەترا هەموو شتێکی بۆ متابێ ئەوەی کە هەز بە کەمیەکە بڕوا بکە تربێتەکەی باشتر لە ناحەی دایک و باوک زۆر نازی پێنادا دەوڵەمەندەکان نازێکی زۆر پارەیەکی زۆر نعمەتێکی زۆر سفر مامۆستا باسی جیلی ڕابردوو کە ئێستا ئێمە جیلی هەشتاکانین باسی خۆمەکەم ئەو جیلین کە مامۆستا بە دارحەیزەران لە مەکتەب لێیاوین ینی بۆ هاتە پۆلەکەیەوە ئەگەر تەلەبەیە شاخی بواە کێیەک کە قسەی ناکرد لە ریزی لای درگاکەوە دەستی پیاکرد بە دارحەیزەران لێ تا ریزی لای پەنجەرەکەم خۆم چەند جار ئاوا لیانم خواردووە بۆ بە ڕەحمەت بێ دایک و باوکشمان لیان ناوین یا ڕەبی دەستیان خۆش بێ یان گردنیشان ئازاد بەڵام هەز ناکەی ئێستا من لەم تەمەنا بە حسابی خۆم ئەڵم با من قەرەبوو بکەمەوە بۆ مناڵەکەم من وا نەبم با من تخوا چی پێویستە پاسکی لە ئایپادە نازانم مۆبایلە تەلەڤیزیۆنە گەشتە هەر شتێکە بووی فراهم بێنم چونکە من خۆم کاتی خۆی لی بەبەش بووم هەز ناکی دایک و باوکان بەشتێکی ئەیانەوێ قەرەبووی تەمەنی خۆیان بۆ مناڵەکانیان بکەنەوە جوانە قسەی جەنابێ بەس من خۆم بەڕێوەبەر نەمالێ نەپرسم بۆ جارانە تەلەبەتانەیە مامۆستا بۆ جارە نەتەلبە یعنی قسەی هەرێکێکم نووسی بنووسین دوای هاتم لە ماڵەوە سێ بەراورد مەکرد سەری هی مامۆستا ئافرەتە بەتەمەنەکان پیاوە بەتەمەنەکان ئەوانەی کە تازە بوونەتە بەڕێوەبەر لیان نەپرسی گەیشتمە ئەنجامێک لە حەلیان نەبوو بۆ ئەو هەموو غاو فەوزایی لەناو پۆل ئەیانویست کاتەکە بە خێرایی علاجێکی خێرایی ببەخشن نیان بوو ئوسلوبی یان تەریقەی ئەوەیان نەبوو هاندەری مناڵ نەبوون حافزی مناڵیان نەبوو چکلێتێکە نیشان بەنیان پسکی تێ لیان نەزانیوە یان بڵێ نەسەرێکیان پیشان بە بڵێن ئەمڕۆ ئەمە بۆ ئەو تەلەبەیە کە هێورترین تەلەبەیە کە عاقڵترین و ژیرترین تەلەبەیە کە ئەوەیە کە بێدەنگە بێت با بزانین بۆ کێ دەرەچەم خەڵاتە
ئەو زمانە نەبووە تعبیران نەبووە بۆیە باشترین حل یەکسەر دارە حیزەرانەکان دەرگرت بە سەرعترین ڕێگە بە کەمترین ماوە کە پێکرد بۆی دەستەکەی خۆ بۆی بەفریش بکەرە بزستانەوەی کە ناو دەست وەڵاهی من هێشتەزانم ئەگەرم حاڵە هەروە بڕوە ئەبێتە نەریتە کوکو پرۆگرامی خوێندن چۆن هەموو قوتابخانەکانە کتێب هەیە لەناو مێشکی هەموو دایک و باوکێک ئێستا کتێبێکەیە هەرەوەی لەسەر تۆمارکراوە بەیانیان ناز بە بەکچەکەەوە بە کوڕەکە و ماچیکە پارە بخەری گیرفانی کاتەوە باوشی پێکە بەڵام نە ئیشەکەکە ئەو کوڕە یان ئەو کچە نە بە قسەی دایک و باوکیەکە حتا کو لە دەرچوونە دەرەوە بە ئارزووی دڵی خۆی بە جلو بەرگ بکە کەیەتەوە ماڵەوە کەی ناتەوە کەی مشکلی دایک و باوکە وای لێهاتوە ئەوە نازە زۆرەکەیە نازی زۆر زان چەکانی لەگەڕزم بە تۆزە سەریح من لەگەڵێکترا بە یەکتریال نەخەڵەتێنین لەم تەلەڤیزۆنە جوانی ئێوەکە ڕتمی ئیسلامیت بڵاوکاتەوە نازی زۆر ڕەوشتی بەرزداگرێت چۆنی لێکی تۆ لێکی بەرەوە ڕێز ناهێڵە لە بینی کوڕی هەرزاکار و باوک ڕێز ناهێڵە لە بینی کچی جیحێڵ و دایک ڕێز ناهێڵە لە بینی چوزانم هەموو خێزانی تێکدا بۆ بیری لا ناکەیتەوە لێڤڵی یان مستەوای ئەدەب و ئەخلاق و ڕۆشتی بەرز داگرێت ینی هاوکەشەکە پێچوانەیە بێگومان بەرزکێت و نزم باڵێ ئافرێ چۆنی لێکەوەنەوە ئێوە ئەوەی بێژە چۆنی لێکێنەوە لێکی بنەوە داگرێت مەڕازگۆم لەگەڵتانە بەرزی ناکاتەوە داگرێت نەمبینی نازی زۆر ڕەوشت بەرزکاتەوە کەم ئادەم داگرێ کەمی کەرەوە بۆی هێندەی تر تاسی نکاتە سەر ڕۆشتی برس لە قوتابخانەکان کەمی کەرەوە بە تایبەتی لە ئەهلەکان ئەوەنی نازەدرێ بۆ مناڵانە سوبحان الله بابە ئەوانش بە شەرنک و مناڵی هەژار و فەقیر ئەوانش لەوانەیە تەوا پڕ بوون یعنی مێشکان پڕ بەسە گاڵتەیان نیە بەوەی کە بەقاڵ بەکێکەوە بێتە ژوور و عید میلادی بۆ بکەی ئەوەی بۆ کراوە ئەوە نەسواری چاویلاند و دەروی وڵات و تورکیا و یۆناان و ئەمانە گەڕا لە تەوری مناڵی دەرچێ سەڵک و گەورە قسە لەگەڵەکە باشی قوربان چۆنی ڕێک و لەهجەی مناڵی لە دەستدا تەواو نەما بای بای ئێ مناڵی ئێستا گوناحە ئاوای لێ بکرێت لە ئێستاوە دڵنیا تەکەمەوە ئەگەر یەکێک نەبێ خەبیرێک نەبێت لە ناو شعونی کووردا وازمێنە لە سیاست مەدارەکان هەمووی بۆتە تاجیر بەس یەکێک نەبێ ئێستا دراسەتی ئەم شتە ناشرینانە بکات و بە بڕیار بڵێ کاکە ئێمە سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتین با کلینکێکی دەرونیمان هەبێ نەسیحەتی ئەو دایک و باوکانە بکەین کە جارێ ئەسڵان نەبوونە بۆ یەکتری و خەبری خەریکە بن بۆ یەکتری دەستگراندارن با نەسیحەتیان کەین بۆی وەکو ئەم دایک چۆن مناڵ پەروەردە بکەن چەند مناڵیان ببێت چۆن پەروەردەی کەن یعنی بڕوا بکە لە هەندێک گەڕەکی ملی وازان مناڵ هەرەونەکەیە 20 مناڵ بخەیتەوە بەڕڵایان کەی بۆ کۆڵان کاتی ناخواردن بێنەوە بخەون کوردوتەنی سەری وازانێ ئەمە کە ڕێژەی ماوەتی غذایەکەی لە بایەکەی زیاب بووی تر تەواو هەموو ماشڵانی لە ماوەسای هاوسەنگی پاراسی هاوسەنگی تا چەند گرنگەوە کەمێک باز لە پێچوانش کەشی بکەین بۆن منە ئەوانەی قەدیم هەندێک منداڵ کە ناسپێدانیان پێ نەدراوە هیچیان پێ نەدراوە خۆشەویستی پێ نەدراوە هەر بە لێدان و ئەوە گەورە بووە من ئەڵێم ئەوە ژەر زەرورە و ینی تووڕەبوون و تەعاملی ینی بۆ ئەگەر هەڵەیەکی کرد بەڵام ئەمەشی هەر پێ نەدراوە کە گەورە ئەبێ ئەڵێ من مناڵیم بە سەقەتی بووانی هیچ خۆشەویستێک با من ئەمە بۆ مناڵەکەم وانە بم یەک دووش ینی تەسیرە کاتە سەر خێزانەکەی ئەم سارد و سڕی کە لە مناڵی پێبەخشاو نەبوونی هیچ خۆشەویستێک زۆر جار پیاوە بۆ ئافرەتەکە بۆ خانمەکەی نیەتی یا خانمەکە بۆ پیاوەکەی نیەتی هەر لە مناڵیەوە مە هەرگەشی کردو لەگەڵیا زۆر تەواوەکو جەنابتان وتەنی ئەمە قەرەبوویەکی دەرونیە هەر کەسێک پەیڕەوی کا کە لەمە پێشخۆی ناز و نەعمەت و خۆشەویستی بەرنەکەوتە بە ئەنگرنگیدان ئەوێ ئەستا بۆ بەڵام بیکە چێ توێتی مێکە بەڵام بەو دەرەجەیە نا کەوکو پێمەتی بەڵێ ئاستی ڕەوش دابەزێنە چووکە کەیکێک هێندە فوتیاکرا هێندە خۆشەویستی ماچی پێبەخشرا هێندە هەڵی کرد هەت چاپەوەشی لێکرا ئەم کەسا لە بازنەی خێزان دەرەچێڵە من جام من بوونم هەیە من گریگی پێدانم زۆرە من هەرچە هەڵەیەکش بکەم چاپۆشیم لە بکەم تەواو ئیتر سنوور نامێنێ بۆ شتە باشەکان و هەڵەکان ئیتر وای لێدە عقوبە نامێنێ وای لێدێ کە عقوبەش نەما ڕێزیش نامێنێ ڕێزەکە لە چیەوە دێ لە ڕەوشتی بەرز و لە ئەدەب و ئەخلاق بۆیە تکام وایە لە قوتابخانەکانە چۆن ئینگلیزی خوێنن سامی پرفکتیان بیرکاری هەمویان باشن یان عەربیان هەرچ بابەتێکی تریان لە وەرزشە ئەستا مناڵەکانمان کەشخەن ساحەیان هەیە ئەمە هەموو ساحەکمان خۆڵ بوو هەموو ئەژنۆمە نەبووە برین ئێستا جلی تراکسوتی جوان و تۆپی کەشخە و کالەی کەشخە و بۆنیان لە خوانین جاچم بۆ مەلعەبێکە هەمووی هین بێ تاتان بێ یان هەمووی جابێ مادەم ئەو هەموو فەراهەمیەت هەیە مادەم باوکە یان دایکە خۆی کوشتۆ بۆ تۆ دەتکایە تۆش ئەمە چۆن ڕز لێگرن تۆش
بۆ پەڕی احترامەوە بۆیان بگەڕێنەوە بۆیان ناگەڕێتەوە بۆی ئێمە باسیەوەکەنە لە ناز خراپە لەبەر شتێ لەبەروی جەنابەت یان تۆ یان من یان ئەو نەمابینی لە کوڕێکی هەرزەکار لە کچێکی هەرزەکار بگەڕێتەوە هەم دیز بۆ دایک و باوک بەس لە ڕێگەی خۆشەویستیەوە چونکە ناز پێدان داخرا بێتە خۆشەویستیەوە بێ بگەڕێتەوە لە مناڵەوە بۆ دایک و باوک نەگەڕاوەتەوە بۆیە بووە بە بابەتی سەر تابلێتەکانی جەنابتان ئێستا بووە بە بابەتێکی گرنگکە لە پامی ڕۆژتان بڵاو کرێتەوە با خۆزگە مناڵتان بێنە هەرزەکارتان بێنە ئەلێرە لەسەر قەنەفەکانە داتان نیشاندا ئێوە ڕۆژانە بە قسەی دایک و باوکتانەکەن ڕازگۆ بە لەگەڵمان خەڵکی دنیاتان بینێ لە ڕەفیق لە دایک و باوکی خۆشتان یارمەتی دایک و باوکتانیان ڕۆژانە لە ئاوگرتنەوە لە زەبڵڕشتن لە هیچ نەبێت چالێنانێ لە قاپاڵگرتن نییە نانەکە ئەخوا دانیشە لە بەردەم فەیسبوک بانگێکن وەرە نانەکە و بخۆ بە قوربان نانەکەی خوا ئەڕۆمە دەرەوەدایە 20,000 بۆی جیرفانیەتەوە هەمیساندایە پارەدایە دلیڤری داواکەن هەرچی ئەڵێڵە بەسەر چاو بەس ئەی گەڕاوەتەوە ئەو ناز و نعمەتە کە بەخشراوە لەلایەن دایک و باوک بۆ ئەوەی بگەڕێتەوە و خۆشەویستیەک لەلایەن کوڕەک و کچەکە بۆ دایک و باوک نەگەڕێتەوە دەستخۆش زۆر بەڕێز میران نەجات ڕایەنەری پەروەردەی سوپاس بێ لەم تەوەری لەگەڵمان بوویت. سپاسی بەڕێز.